نزیکەی 10 ساڵە یاریگەی نێودەوڵەتی ڕەواندز دروست کراوە، بەڵام ئەم یاریگایەکەوە بودجەیەکی زۆری لێسەرف کراوە و تا ئێستا هیچ یاریەکی تیا نەکراوە. یاریزانانی شارەکەش هیچ سوودێکیان لەم یاریگایە نەبینیوە و لە ئێستا بۆتە کەلاوە و دووبارە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە، لە کاتێکا یاریزانانی شارەکەش هیچ شوێنێکی شیاویان نییە بۆ یاریکردن. لەسەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبلەغێکی زۆر ئەو یاریگایە دروستکرا، بەڵام پێش ئەوەی یەک یاری تێدا ئەنجام بدرێ ئەو یاریگایە سەر لە نوێ پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە، چونکی هیچ شتێکی لەسەری سنیەوە یەک یاری تێدا ئەنجام نەدراوە و وەرزشوانان ئەوەندە ئیسفادەیان لەو یاریگا زەبەلاحە نەبینیوە هەتا ئێستا. بەر لە دروستکردنی ئەو یاریگایە ئێمە وەرزشوانان و تیپە ملیەکانی ڕوانزوو هەروەها نادی ڕوانزوو مەرکە شەباب بووانە بەردەوام کێشەی نەبوونی یاریگامان هەبوو، بەڵام بە دروستکردنی ئەو یاریگایە خولیا و حەزوو ئاواتێک بۆ وەرزشوانانی ئەو شارە گەڕایەوەکەوە یاریگایەکی نێودەوڵەتی لەو شێوەیە بە گوژمەیەکی زۆر گەورە دروست دەکرێ، ئەوە بۆ جێگەی خۆشحاڵی وەرزشوانانی ئەو دەڤەرە. بەڵام وا پێ ئەچێکە لە چاوەڕوانی هەموو حەزوو ئارزوەکانمان لە چاوەڕوانی دروستکرد تەواو نەبوونی ئەو یاریگایە وەکو بڕقی سەر ئاوی لێدێ. بە تەواوبوونی یاریگای نێودەوڵەتی ڕەواندز یاریگاکە دەبووە گۆڕەپانێک بۆ مەشق و ڕاهێنانی نادیەکانی عێراق و دەیانتوانی مەشق و ڕاهێنان لە یاریگاکە بە یاریزانانیان بکەن، بەڵام بە هەدەردانی و بودجەیەکەوە بۆ یاریگاکە تەرخان کرابوو ئەو هیوا و ئاواتانەی یاریزانانی شارەکەی نەهێنایەدی و بێ ئومێد بوون. و ئەگەر بەهات بەو یاریگا بە شێوەیەکی تەندروست یا بە شێوەیەکی ستاندار و بێ ئەو کەم و کوڕیانە کێسە تێکەوتیا دروست کرابە، بەشێکی زۆر لەو یا نادیە دەرەجەیەکەکانی عێراق و متازەکانی عێراق و هەتا منتخەبی عێراقیش کەم بەخۆم قسم لەگە نازم شاکری کە هات ئێری لەو نزیک بینی ئامادەجیان تێدا بوو کە مەعسکەرەکانی خۆی کە ئەکات خولی مەشق و ڕاهێنانی خۆیان بینە ڕەواند کەم و کوڕەکانش بەشێکی زۆری لە ئاستۆی ئەو ئەندازیارانە بوو کە لە کەش و دەرخستەکانیان کردویان ڕەچاوی خەدەمات ئاو و کارەبا و فریز و ئەوانیان نەکرد بوو، ئەوە دەرەنجامی یاریگاکە گەیشتە ئەو ڕۆژەی بەو پارە خیالیەکە لەو یاریگا دروست لێدرا دوای کە 10 ساڵی بەسەر چووە بێ ئەوەی کە هیچ یاری تێدا ئەنجام بدرێتن ئێستا پێویستە بە نوێژەنکردن هەیە. بەڕاستیەوە شتێکی ئەسەفە لەو. لە ساڵی 2005 بەردی بناغی یاریگای نێودەوڵەتی ڕەواندز لەلایەن حکوومەتی هەرێمدانرا و لە ساڵی 2007 پرۆژەکە تەواو بوو، بێ ئەوەی یاریگاکە سوودی بۆ هیچ یاریزانێک هەبوو بێت 1.5 ملیار لە پرۆژەکە خەرج کراوە. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، یاریگای نێودەوڵەتی ڕەواندز.